بەڵێ طبعاً بەکارهێنانی چاکی کیمیاوی لەلایەن هەر هێزێکەوە بێت کارێکی نایاساییە و بەتاکی دەبێت یەکەم شت بەڕاستی لەبەرەوە تورکیا بەشێکە لە هێزی ناتۆ دەبوایە ناتۆ ئێستا بێتە جواب لەسەر ئەو بابەتە هیوادارم هەموو لایەنێک بێتە سەرخەت لەسەر ئەو بابەتە چونکە بەڕاستی چەکی کیمیاوی هەر ئەوە نییە کە بڵێ لەو کاتە کە تۆ ئەیتەقێنی کە تەسیراتی لەسەر ئەو کەسانەی کە بڵێن گەری لابێیان هەر کەسێکی ترێ بەڵکو تا مەدایەکی 20 ساڵ لەسەر ئەرز و ئاوی ئەو ناوچەیە کە ناوچەیەکی جوانن وەکێک لە ناوچە هەرە جوانەکان و گەشتیارەکانی هەرێمی کوردستان و عێراقن کە تۆتی لە چەکی کیمیاوی لێدێت لەبەرەوە تورکیا بەڕاستی هەستەکەم بەرەو ئەوە دەڕوات کە ببێ بە دەوڵەتێکی دیکتاتۆر و دەوڵەتێکی فاشیزم و بەرەو ئەوە دەڕوات کە هەموو ڕێگەیەکی خراپ بکرێتە بەر بۆ ئەوەی سەرکەوێت بەڵام لە کۆتاییدا من پێم وایە سەر ناکەوێت چونکە زۆر وڵات ئاوا بوون وەکو ئەو دەسەڵاتیان هەبوو چەکداریان هەبوو هێزیان هەبوو پارێکی زۆر لەبەردەستیان هەبوو نەیانتوانی سەرکەون بەسەر قەندیل و بەسەر ئەو ناوچانەی کە لە هەرێمی کوردستانە هەیە دەبێت کێشەی کورد بە ڕێگەیەکی مەدەنی حەل بکرێ بە پێدانی مافەکانیان لە دەوڵەتی تورکیا بە دروستکردنی هەرێمی سەر بەخۆ لە ناوچەکەیە ئەمە کێشەکان چارەسەرەکە نەک تا زیاتر شەڕکردن و ئەمە زیاتر زەرر لە اقتصادی تورکیادا خۆ ئێمە ئەزانین اقتصادی تورکیا اقتصادێکی هەشە اقتصادێکی وانەیە کە بتوانێت کە ئەو هەموو پارە سەرفکات لە چەک و لە تەقەمەنیە و لە کۆتاییدا هەر زەرریشەکە بەڵام کێشەکە ئەوەیە ئەوەی ئێستا حکومی تورکیاکە ئۆردوغانە بە عەقڵەتێکی عوسمانیزمی کۆن تەعاملەکە وا هەستەکە هەر کەسێکی لە هەر شوێنەکە مرد ئەوە عەرزی خۆیەتی و ئەوێ پەلاماری بدا بەڵام من پێم وایە لەم کاتەیە و لە دوای ئەمەشە بە هیچ شێوەیەک سەرکەوتوو نابێ لەبەرەوە چ حکوومەتی عێراقی چ ئەو هێزانی کە لە عێراقدان چ پەکەکە کە بۆتە بەڕاستی بۆتە پارێزراوێکی گەورەی ئەو ناوچەیە لە قەندیل و لە حدودی ئەو حدودانێک کە لەگەڵ تورکیا هەمانە هەمووی دژ بەوەیە کە تورکیا بێتە ناو هەرێمی کوردستان و بێتە ناو عێراقەوە جگەل لەوە هەمووان نەزانین پارتی متتەفقە لەگەڵی و پارتی شوێنەکانی پەکە دیارەکە و پارتی بوو بۆتە جاسوس و میتی تورکیا لە ناوچەکە و ئەمە هەموو لایەنێک ئەمە ئەزانێ بێ ئیستیسنا و بێ جیاواز